هامڵتۆن ئەو ڕێگەی سنووری قەزای سۆرانە کە شۆفێر و هاوڵاتیان ناسناوی ڕێگەی مەرجیان لێناوە. ساڵانە بەهۆی خراپی و بەرتەسچی و قەڵەباڵغی ڕێگاکە کە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانی لەسەرا چەندین ڕووداوی دڵتەزێن ڕوودەدات و هاوڵاتیان دەبنە قوربانی. ئەو ڕووداوانەی لە ساڵی 2016 ڕوویان داوە بریتە لە 77 ڕووداوی هاتسۆ لە ئەنجامدا 117 هاوڵاتی بوونەتە قوربانی. ساڵی 2016 زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران لە ڕێگای هامڵتۆن تۆمارکراوە. هەر بۆیە لە ئێستادا بە ڕێگەی مەرگ ناوزەت دەکرێن. زۆرترین ڕووداوەکانی ئێمە لە سنووری بەڕێوەبەراتەکەمان لە ڕێگەی هامڵتۆن سۆران بۆ چۆمانە بەشی زۆری ئەو هاوڵاتیانشکەوە گیانیان لەدەستداوە هەر لەم ڕێگەیەوە بووە. هۆکارەکەی گەڕێتەوە بۆ یەک سایدی خودی شەقامەکە جگەلەوەی خاڵێکی سنووری و ئۆتۆمبیلی باهەرگز زیاتر لەم ناوچەیە جموجۆڵی هەیە. بەدەر لەمەش خێرا لێخوڕینی شوفێران و پابەند نەبوونیان بە هێما و هەروە بە زانیارەکانی هاتوچۆ. مەرزی حاجی ئۆمەران ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەخۆوە دەبینێ و خاوەنی داهاتێکی زۆرە. لەو ڕوانگەیەوە شۆفێران داوا دەکەن بەشێک لە داهاتی ئەو دەواازە سنووریە بۆ چاکردنەوەی ڕێگاکە خەرج بکرێ. بەڕاستی ئەمە ئەو ڕێگایی کە ئێستا بینی ڕێگای هامڵتۆنە، ئەو ڕێگای هیچ شتێکی وای بۆ نەکراکە خەڵک تێیدا سەلامەت بی ڕۆژانە هەفتانە سا هەموو دەمێژوێت لەو حادیسانە ئەبی کە وەکو ئێستامە یەک لەو کەسانێک کە بووینە قوربانی ئەو حاڵەتانەی کە ئەو جادا هیچی بۆ نەکرا. بەخوای ئەگەر ئەو داهاتە لە نیوەی چارێژی لەو ڕێگای سەر بکرێت لەو مەرزە بەدەستێ احتمالە زۆر لەوەی بەدەیان جار لەوەی باشتر بیکە ئێستامە ئەیبینین لەبەرەوەی زۆر خەڵک ڕۆژان ئێستا هە بە تایبەتی ئەو سرێکی ئەیبینی ئەوە چەندین حادسی ئەو برادرە شاید حاڵی ئەوەیە چکە لێرە دەوامیشە بووە شاید حاڵیەوەی چەندین جار ئەو حادسانە بوونە. ئەمە وەکو شوفێرانی مەرزی حاجی ئۆمەران لەسەر ڕێگای هامڵتۆن لە حاجی ئۆمەران تاکو هەولێر بەڕاستی ڕێگاکەمان بە تایبەتی لە حاجی ئۆمەران تاکو چۆمان ڕێگاکەمان گەلێک ناخۆشە بە تایبەتیش ئەوە تا ئێستا یعنی بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵە زۆر بە خراپی ڕێگاکە تێک چووە هەتاکو ئێستا هیچ لایەنش پەیوەنددار نەهاتێ بە شێوەیەکی وا چاوکە سیارەکانمان ئیسراحەت بکەن بەڕاستی سیارەکانمان هەموو تووشی شکان تووشی عاتلبوون ڕێجاروەیە لەسەر عاتلبوونێک ڕێگاکە بۆ ماوەی چەند ڕۆژێک دەگیرێت. ڕێگای هامڵتۆن ئەو کاتی کە لێ دراوە ئۆتۆمبیل زۆر کەم بووە و گوشاری لەسەر نەبووە بۆ ئەو کات شیاو بووە کەچی دوای سەدەیەک لە بنیاتنانی تا ئێستا بە یەکسایدی ماوەتەوە. گەرچی بەهۆی ئەم ڕێگەیەوە داهاتێکی بێشمار لە مەرزی حاجی ئۆمەرانەوە دەست حکوومەتی هەرێم دەکەوێت. ڕێگای هامڵتۆن لە ساڵی 1970 لەلایەن ئەندازیارێکی شارستانی ئینگلیز بە ناوی هامڵتۆن بە ئامانجی بەستنەوەی پارێزگای هەولێر بە ناوچەکانی ئێرانەوە لێ دراوە. دوای سەدەیەکیش لە بنیاتنانی گۆڕانکاریەکی ئەوتۆی تێدا نەکراوە. ڕێگای هامڵتۆن بەهۆی زۆری ڕووداوەکانی هاتوچۆوە نازناوی مەرجی وەرگرتووە. شۆفێرانی شۆکاری زۆربوونی ڕووداوەکان دەجێڕنەوە بۆ خراپی و بەرتەسچی ڕێگاکە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ڕێگای هامڵتۆن.